بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه الكرام وتابعيهم بإحسان إلى يوم الدين. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. بەڕێزان و خۆشەویستانم سەرەتا مبارەکبایی و پیرۆزبایی ساڵی نوێی کۆچی لە هەمووتانەکەین کە ئەمڕۆ یەکی 1444 کۆچی بوو. ئومێد دەکەم ئەم ساڵی کە بەسەرمانە دێ باشترین ساڵەکانی ژیانمان بێ لە ڕووی تاعەت و خواناسی لە ڕووی دنیا و دنیاداری. ئێمە دانانی بەرنامە بۆ ساڵی نوێ یەکێکە لە کارە زۆر گرنگەکانی ئینسانی موسڵمان کە تەخطیط و پلانی تایبەتی هەبێ بۆ ساڵی تازە. ئومێد دەکەم ئەم ساڵە تازەی کە بەسەرمانە هاتووە کارێ بکەین کە جوانترین و باشترین عەبدایەتەکانی تیا کۆکەینەوە. دیارە ئێمە لە خزمەت کتێبی الذەریعە إلى مەکارم الشەریعە ژیان بەسەر ئەبێن. ئەم بەشەی یەکەمی الذەریعە إلى مەکارم الشەریعە باسی ئەحواڵی ئینسانەکە، ئەو هێزانەی لە ئینسانە هەیە، فەضیلەت و گەورەی ئینسان، ئەخلاقەکانی ئینسان. زۆر شتمان باس کردووە لە خزمەتیا بوون. ئێستا ئەوێ ئەم پیاوە گەورە بمان با بۆ ئەنواع و ئەشکال لە جۆرەکانی نعمەتی خوا بەسەرمانەوە. ئەفەرمێ بابێکی داناوە ئەنواع و نعم الله تعالى الموهوبة والمكتسبة، جۆرەکانی نعمەتی خوا جل جلاله، ئەوانەی کە مەوهوبن خوا پێ عەتا کردووی، ئەوانەی مکتسبن و بە ماندووبوون دەستەکەوێ، هەوڵت داوە هەتاوەکو دەست کەوتون. ئەفەرمێ نعمەتەکان بە مفەسەلی و یەکەیەکە نعمەتەکان بژمێری ئەبەدەن کەس ناتوانێ بیژمێرێ. وإن تعدوا نعمة الله لا تحصوها. ئەگەر بێت و دەستکەی بە بژاردن و ژماردنی نعمەتەکانی خوا جل جلاله قەت ناتوانی بیژمێری، چونکە نعمەت لەناو نعمەتە. نعمەتێکی جاری وایە خوا یەک نعمەتی پێ عەتا کردووی، هەزاران نعمەت لەناو نعمەتە هەیە. بۆیە ئینسانی موسڵمان هەرچی بکا بە مفەسەلی و بە تەفسیلی ناتوانێت نعمەتەکان بژمێرێ. ئێمە ئەتوانین بڵێن خوا جل جلاله نعمەتی دەمارەکانی بە ئێمە داوە، بەڵام دەمارەکانمان پێ ناژمێرە، پێمان لێک ناکرێتەوە. ئەتوانین بڵێن خوای گەورە نعمەتی ئەسقانەکانی پێداوین، بەڵام ئەسقانەکان و وردەکاری ناو ئەسقانەکان و کاری پێمان جیا ناکرێتەوە. بۆیە بە مفەسەلی نعمەتەکانمان ئەبەدەن بۆ ناژمێرێ. بەڵکو ڕەحمەتی خوا لە ڕاغیبی ئەسفەهانی بێیە بە کورتکراوەیی بە پوختەیی نعمەتەکان بۆ ئێمە ئەژمێرێ. ئەفەرمێ بەڵام بزانە بە مجمەلی بە کۆی گشتی نعمەتەکان بەسەر ئینسانەوە 5 جۆر نعمەتی گشتی هەن بەسەر ئینسانەوە. یەکەمین دانیان ئەعلا و بەرزترینیان نعمەتی ئوخڕەویە. ئەو نعمەتەیە کە ئینسان سعادەتی ئوخڕەوی دەسەکەوێت، لە ئاخرەتە خۆشبەخت ئەبێ، خۆشحاڵ ئەبێ. أفرميه رب العالمين وأما الذين سعدوا ففي الجنة خالدين فيها ما دامت السماوات والأرض إلا ما شاء ربك عطاء غير مجدود. أفرمي أوانيك خوشبخت كراون، ئەوانن کە لەناو بەهەشتان بەردەوام لەناو ئەم بەهەشتا ئەمێننەوە، عەتای خوا بەبێ بڕانەوە لە بەهەشتا پێیان عەتا ئەکرێ، پێیان ئەدرێ. ئەفەرمێ گەورەترین نعمەت بەسەر ئینسانەوە ئەم نعمەتەیە کە لە ئاخرەتە ئینسان دەسیەک. طبعاً چەند نعمەتێک 4 نعمەت هەیە لە ئاخرەتە دەستمان ئەکەوێ. ئەم 4 نعمەتەکە لە ئاخرەتە دەست ئەکەوێ، ئەبەدەن لە دنیا ئەمە دەست ناکە. هەرچی هەوڵ دەی جوهدکەی بێ بڕ ئەم 4 دەست ناکەوێ. ئەویش چیە لە ئاخرەتە؟ بقاء بلا فناء، هەر ئەمێنیتەوە نافەوتی. قدرة بلا عجز، ئەو هێزەی هەتە قەت عاجز نابێ. لێر هەر یەکێک لە ئێمە لەو ئەچێ هەر چۆنە بێت تا چل بڕێ لە شتەکانی بڕکە، لە چلەوە اینجا بەرەو خوارەوەیێت. هەمووی ئەو هێز و توانە و دەسەڵاتێتی بەرەو عجز ئەڕوە. وعلم بلا جهل، زانستێک کە لەناو بەهەشتا هەیە جەهالەت بەسەریان نایە، ئەبەدەن گۆڕانکاری بەسەریان نایە. وغنى بلا فقر، ئەو دەوڵەمەندی لەناو بەهەشتا هەیە فەقیری بەسەریان نایە. کابوو ئەم لەم 4 خاڵە باشترین، چاکترین، ئەعلاترین، بە شەرەفترین و بەڕێزترین نعمەتی خوا جەل جەلاله بریتێ لە نعمەتی ئوخڕەوی کە ئینسان ئەمە ناتوانێ بیگاتێ ئللا ئەبێ
فەضائیلی نەفسی لە خۆیان دروست کرد بێ کردەوە کە ئیشکە حتا ئەگاتە ئەم چوار لە دنیات پێی ناگەین بە زەحمەتێکی زۆر بە ماندووبوونێکی زۆر بە جوهد و جیهادێکی زۆر ممکنە ئینسان بتوانێت لە ئاخرەتە بگاتە ئەم پلەیە کە پلەیەکی زۆر زۆر بەرزە واتە خاڵی یەکەم کە سەعادەی ئوخرەویە چوار شتی سەرەکی لە خۆ گرتووە ئەمە بە مجمەلی باسی نعمەتەکانەکە ئەگە بچیتە مفەسەلی ناو نعمەتی ئاخرەتەوە لەو ئەسێ لە بەردەم دارێکی ئاخرەتە ئینسان ژیانی تەواو بێ جارێک گەنجێک هاتبوو فلیمی دەرەکرد خوا عەفوی کە وەفاتی کردووە وتی ماوەسە وەڵا فلیمێکم دەرکەوە لەسەر بەڕوو جا بەڕووی ئەوەیە فلیمی لەسەر دەرکەوتی جا ماوەسە سەری ئەم بەڕووەکە وتی من هاتووم باسی یەکەم جار پێش ئەوەی باسی بەڕووەکە بکەم چۆن ئەڕێ باسی سمۆرەم کردووە چۆن ئەیدزێ چۆن ئەی خاتە زەوی چۆن لە بیری ئەچێتەوە کە لەو شوێنە دایناوە چۆن چەکەرە ئەکا چۆن سەوز ئەبێ اینجا دواتر چی ئەدا بە ئینسان طبعا یەکێک لەو دارانەی کە ئاوی ژێرزەوی زۆر زیادەکە بریتێ لە بەڕوو لەبەرەوەی هیچ گەڵاکانی ئەوە ئەبنەوە فەزیلەت لە ناو زەویە ئەبەم لقانەیە و بەناو دەمارەکانی ڕێک ئەو ئەچێتە خواری خوارەوە بۆیە ئەفەرمێ ئەو شەو مەنتیقانەی کە داری بەڕووی زۆر زۆرتیە ئەو شوێنە ئاوی زۆرە کانیاوی زۆرە یەکێک لەو بەرەکەتانەی باڵێ کوردستانی خۆمان کانیاوەکان ئەگەڕێتەوە بۆ داربڕوو اینجا داربڕوو دواتر ئەبێتە دارێکی گەورە اینجا بەڕوو ئەدا خەڵک ئەچێ بەڕۆکە ئەهێنێ ئەی تەقێنێ اینجا گەڵاکەی لێ ئەکرێتەوە بە تەڕی دوایی لە کاتی بەفربارینە شوانەکان ئەچن دەری ئێنەوە لە بەینی دارەکان و ئەیدەن بە ئاژەڵەکان و اینجا وردە دارەکان بۆ سووتانن باشترین دارە خەڵوزی پێ دروستەکرێت دەی هەتا ئەخیرەن لە پشکۆیش ئەکەوێ بە پشکۆیش ئەفرۆشێ بە خەڵوزی ئەفرۆشێ با بڵێن لە دوایە تەنانەت ئەو خۆڵەمێشەش کە ئەمێنێتەوە باشترین خۆڵەمێشە بۆ پاکردنەوەی قاپ و قاچاغەکان یا بۆ پاکردنەوەی دەمودان هەمووی نەفعە هەمووی سوودە تەسەورەکەی ئێمە ئەگەر بە کۆی گشتی بڵێن ئەڵێن کاکە داری بەڕوو نیعمەتێکی خۆیە بەسەرمانەوە کە وردی ئەەکەیتەوە فریان ناکەی بیژمێری ئەوەندە نیعەمی گەورە گەورە بەهۆی ئەم دار ئەمەیە کە ئینسان ئەیزانێ هوی ئەوەی کە ئینسان نایزانێ بۆیە لە ئاخرەتی شاعینەن کۆمەڵە نیعەم هەیە ئێمە ئەڵێن بەقاء بلا فەنا ئینسان هەتا ئەمێنێتەوە لەوێتەوە فەنای بەسەرە نایە اینجا ئەو هێزەی کە هەیەی قدرة بلا عجز هێزێکی وای خوا ئەداتێک کە عاجز نابێت علمێکی ئەداتێک کە تووشی جەهل نابێت دەوڵەمەندێکی ئەداتێ فەقیری بەسەریان نایە ئەمە تەنها کەلیماتن هەر یەکێک لەمانەش ورد کەیتەوە دنیای نعمەت لە ژێریایەتی نعمەتی دووهەم کە بە کۆی گشتی ئێمە سەیری بکەین بریتێ لەوەی ئینسان فەضائیلی نەفسی فەضائیلە نەفسیەکان طبعا زۆر زۆرە ئوسولیان هەیە ئەسڵە سەرەکیەکانیان ئیتر لە خوارەوە زۆری تر هەیە ئوسولە سەرەکیەکانیان بریتێ لەوەی کە ئینسان عەقڵی هەبێ کە خوای گەورە عەقڵی پێدا بێ کەماڵی عەقڵیش بە عیلمە هەوڵ بدا بۆ عیلم عیفەتی پێدا بێ کەماڵی عیفەتیش بە وەرعەکە ئینسان هەیبێ شەجاعەت و ئازاتی دابێ ئەویش بەچی بۆی دروستێ بە موجاهەدە و بە تەمرینی زۆر عەدالەتیش کە لە ئینسافەوە دەست پێ ئەکا سەرەتاکەی دواتر وردەوە ئەچێ بەرەو عەدالەت هەر یەکێک لەمانە فەضائیلی نەفسین ئینسان طبعا ئەمانەیان بە جوهد دەسی ئەکەوێ هەموو مکتەسەبە عەقڵ سەرەتاکەی داوە سەرەکیەکانی لە زیهنی ئینسانە ئەوە خوا پێ عەتا کردووی بەڵام وردەکاریەکانی بە عیلم بۆ دروستە بێ هەموو مناڵێک لەدایکە بێ تەنها عیلم وردە گەشە بە عەقڵی ئەکاتەوەکو عەقڵێکی متەکاملی ئەبێ عیفەت و پاکداوێنی کەماڵەکەی بە وەرعە ئەبێ جوهد و جیهاد کە لە وەرعە هەتاوەکو دروست ئەبێ چۆن شەجیع و ئازاد دەرەچێ ئەبێ ئەوەندە مجاهدەی نەفسی کردبێ هەتاوەکو لە سەخاوەت و لە هەرچی صفاتی جوانایە ئەم زۆر شەجیع و ئازاو لە پێشەوە بێ عەدالەتی چۆن دەست ئەکەوێ لە ئینسافەوە وردە کەماڵی عەدالەت بە ئینسافە هەموو شتێک نیوە لە ئەخیرە تێئەگا لە عەدالەت کە تێگەیش لە عەدالەت دڵ و دەرونی ئارام ئەبێ چونکە عەدالەت نسف نیوە نییە جاری وهەیە لە مەسەلەی عەدالەتە تۆ ئەبینی کە با بڵێن ژن و پیاوێک پێکەوە ئایا عەدالەت ئاوهایە هەردووکیان ئیقتسادیان وەکو یەک بێ کە پیاو ئەو هەموو ئەرکە قورسە بەسەر شانەوێتی کە خوا بەسەری ئەو فەرز کردو خێزانی بەخێوکە مناڵی بەخێوکە حتا یعنی ئێستا ئەگەر پیاوێک هەبێ پورێکی هەبێ یان با بڵێن نەنکێکی هەبێ بە حەو پشت بگاتە ئەم هیچ کەسێکی نەبێ و نەنکە واجبە لە شەرع بێ ئەم بەخێویکە قورسایەکی زۆر بەسەر پیاوەوە هەیە بۆیە عەدل ئەمە نییە کە بڵێ وەڵا ئەبێ نیوە بن جارە دۆستێکم دوو ژنی هەبوو
ئەی وەڵا مامۆستا یەک عەدالەتەکەمەوە چۆن عەدالەتەکەی وەڵا ئەو مەعاشەڕەیەکەم بە دوولەتەوە یوتم وەڵا ئەو پەڕی نائەدالەتی کوڕم تۆ عەدالەت بەچی بە نیوە تێگەیشتی با بەخۆ عەدالەت نیوە نییە ئەمەیان سێرەکەی سێ مناڵی هەیە میوانی زۆرە قەرەباڵقی ئەمە هێشتا مناڵی نییە یا یەک مناڵیە نابێت تۆ بێ بڵێ وەڵا بەعاشەکەم بە دوولەتەوە و زوڵمە لەبەر یەکێکیان کردووە عەدالەت ئەوەیە هەر یەکە بە ئەندازی خۆی بیدەیتێ یان مەسەلەن ئەمەیان وەڵا مناڵێکی نەخۆشە 5 وەرەقەم بۆ سەرف کرد وەڵا 5 وەرەقەشە دەم بەو هۆ ناکاتە عەدالەت ئەو کاتە یەکسەر زوڵم ئەبێ ئەویش مناڵێکی نەخۆشکە اینجا بۆی سەرف بکەیت بۆیە مەسائیلی نسف لەگەڵ عەدالەتە سەرەتا لە ئینسافەوە دەست پێ ئەکا ئینسان وردە کەماڵەکە وهای لێیەکە ئینسان بەرەو عەدالەت ئەڕوە طبعا ئەگەر ئینسان عەدالەتی کاملی هەبوو زۆر منصف ئەبێ لە حەیاتە چۆن منصف ئەبێ لە حەیاتە منصف بە معنایەکی تریش دێ بەوەی کە هەمیشە ئەو شتانەی کە سەیری ئەکا حەقی خۆی و پشکی خۆی ئەدا زیاتری ناداتێ بە نمونە ئەگەر کەسێک هات زوڵمی لەم کرد ئایا چی ئەکا لە بەرامبەرە طبعا ئەو کەسانی محبی عەدالەتن قەت تەجاوز ناکەن بۆ زوڵم کاک ئەحمەدی موفتیزادە قسەیەکی زۆر جوانی هەیە ئەفەرمێ ئێمە لەبەرەوەی لە عەدالەت تێنەگەیشتوین ئەڵێ ئێستا ئەگەر کەسێ بێ لەم مەجلیسە گوێنە بە من بدا ئەڵێ ئێوە هەڵەسن فەلاقەیەکەن بە تەڵەبەکانی ئەڵێ کە ئەمە عەدالەت نییە ئەمە زوڵمە ئەو پەڕەکەی ئەوەیە من گوێنە بەو بدەمەوە لە بەرابەریە نابێت گوێنەکە زیاتر بێ نابێت کەمتر بێ ها بەقەدەر خۆی ئەوە کاتە عەدالەت لە بەرامبەر ئەوە ئەی ئەگەر گوێنەکەم پێدا و لێشی تووڕە بووم زوڵمم لێ کردو ئەگەر جوێنەکەم پێدایەوە و مەسەن زلەیەکیشم لێدا زوڵمم لێ کردو لە حەدی خۆی من اینجا ئەم جارە من بووم بە زاڵم بەسەر ئەوە بەعکسەوە من تەجاوزم کرد لە حەدی ئەوە یەکەم جار والبادی و ئەظلم باشە ئەو زوڵمی کرد بەرابەر بەڵام من چیم کرد من دوو بەرابەر سێ بەرابەر زوڵمەکەی ئەو وەستام زۆر کات ئەبێ جاری وایە کەسێک عاجزتەکە ئەم عاجزی ئەبێتە سەبەبی ئەوەی 50 جار تۆ زوڵم لەوەک جاري ايا ببردم تا السلام اللي هناك 50 جاري ببردم حقي لي جيتو سلامي اللي هناك هناك عدالة محبي عدالة اويا هميشه منصفة بانصافه وكاركاني اكا هموشت كان لحقي خويا ولا حدي خويا داني كوابو يكم دانا بريتيا لشي بريتيا لو سعادة أخروية كبتشوارش الدسك دوام دانا فضائلي النفسية كأوج أينا بتشوار أصول دسك عقل عفة شجاعة عدالة سهم دانا فضائلي بدنية كأخوة كلتي بالنعمة بسرمانو هاي فضائلي بدني إنسان زورة شواريان سركين لش ساغي هيزو توانا لإنسانا جمال جواني عمر دريجي أم شوارا أساسيات سربابتي مسألة أو نعمتان كلا بدنا أخوة بيداوي طبعا إما لمسألة بدنا زور تأثير من دي أكاد شكون نعمتك ظاهرية لبيش شاومان عسيك ببين القولي نية لخوة إيش بجرق ما نجا يكسر هستي بي أكين ده سيري كسي ببين كعدالتي نبي هسمان بوي ناجولي بوي رحمتي خواه لسلفي صالح بن أفرمون منالك من مرد 10,000 کەس هاتن بۆچی بۆ تەعزیە و پرسەکی کەچی نوێژێکمان فەوتا کەس نەهاو باشە سەری ئەو مەقسەدە ئەوان تێگەیشتون بۆ چونکە ئەوە نیعمەتێکی ظاهریە لە دەست داوە ها خەڵک چۆنیە بەدەمتەوە ئەی نیعمەتە باڵتینی و معنەویەکە کەس نایە بەدەم خەڵک هەر بە نیعمەتی نازانێ وا بزانێ خودانی نیعمەتێ بووە تاوەکو بێ سەردانە بکە بۆیە ئەم چوار نیعمەتە ئاشکرایە لە ئینسانە زۆر ظاهرن دائما لە دوعاشە ئینسان دائما داوای لەش ساغی ئەکا داوای هێزەکە داوای جەماڵەکە داوای طول عمر درێژی ئەکا طبعا عمر درێژی لەسەر خێریەکێکە لە ئەکبەر نیعمەکان بەسەر ئینسانەوە ئەگەر ساڵێ زیاتر لە ژیانە مایتەوە لەسەر طاعەت و دینداری زۆر گەورەی ئەو فەرمایشتەی پێغەمبەر صلی الله عليه و آله وسلم فەرمایکی لە هاوڵان خەوی بینی لە خەوەکە دوو کەس هەبوون هەردووکیان پێکەوە موسڵبا بوون لە یەک کاتە ڕەفیقی یەکتر بوون یەکێکیان شەهید بوو لە پێناوی خوا یەکیان لە دوای ئەو بە ساڵی ئینجا مرد لە خەوا بینی ئەوەی کە دواتر مرد لە پێش ئەوە چووە بەهەشت ئەم خەوەی گێڕایە بوو بە دەنگۆ لە ناو مەدینەی پێغەمبەر صلی الله عليه و آله وسلم وتیا کوڕە چۆنە بێ ئەو شەهیدە چۆنە بێ بکەوێتە دواوە ئەبێ ئەو یەکەم بێ عەرزی خۆشەویستیان کرد فەرمووی ئەمەی دووەم ساڵێک ژیا وتیان بەڵێ وتی ڕەمەزان ژیا ڕەمەزان ئەرە وەڵا ڕەمەزان ژیا دەی تەواو مادام ڕەمەزان ژیا بێ یەک ساڵی کامل
ئەبێ عەبدایەتی چی بۆ نووسرابێ چەند عەبدایەتێکی گەورەی بۆ نووسرابێ چەند ئەبێ ئەم کەسە عەزیم بێ لای خوا جەلە جەلالوهو. بۆیە مەسائیلی ئەم چواردانەی کە ڕەبتی بە بەدەنی تۆ هەیە لەش ساغیتە قووەت و هێزتە جەماڵتە عومر درێژیتە هەموو ئەمانە نیعمەتانێکی زۆر گەورەن. ئەم نیعمەتە گەورانە ئەکاتە خاڵی سێهەم لە تۆیە کە تۆ کەماڵی فەضائیلەکانی بەدەنی تۆ نیعمەتی خوان ئیتر کە ئەڵێن سیحەت ئەمە ئێمە وتومانە مجمەلی نیعمەت باسەکەین سەرە مەوزوعەکە باسەکەین ملیۆنێ جۆرە سیحەت و لەش ساغی هەیە. لەو مدەی پێشووە چەند کۆڕێک هەبوو لەسەر چی لەسەر ئێمە سیحەی بەدەنیمان هەیە سیحەی نەفسیمان هەیە ئێستا سیحە وردە لەوە تەجاوزی سیحەی عەینیمان هەیە سیحەی عەقلیمان هەیە باشە ملیۆنە سیحەی خەومان هەیە خەو ڕؤیەمان هەیە بەوا ئەزانین ئێستا لەش ساغی هەرەڵێن لەش ساغی لەش ساغی هەموو جۆرەکانی ساغیەت لە ئینسانە ئەگرێتەوە کە ئەڵێن هێز لە هەموو شتەکانە هێز هەموو ئینسانێک تەمان خوا هێزێکی مەکنونی وای لە ئینسانە داناوە هیچ شتێک بەرامبەری ناوەسێتەوە. تەسەوور کە جاری وایە بوومەلەرزەیەک ڕوو ئەدا دوای بوومەلەرزەکە بەدە دەقە بۆ ناگێڕێتەوە چی و کردووە لەو کاتە هەمووش نەگەشتە دەقیقەیە خۆ بگەشتە دەقیقەیە دنیا کاولە و ڕاو کرد ئەو کرد ئەمە کرد ئەو فریای هەر هەمووشی کەوتی هەر تۆی خۆدی ئەم ئینسانەی بەڵام هێزەکانت جوڵان یان جاری وا هەیە مەسەن ترسێک ڕوو ئەکاتە ئەو مەنتیقە خەڵک زۆر ئازا ئەبێ قەت گوێ ناداتێ پێڵاوی لە پێ نییە چۆن یەک دوو فەقێ لە مزگەوتی شافعی کاتی کیمیاکەی هەڵبجە لێرە بوون ئەو مناڵ بوون زۆر ئەوە نەبوو ئیدراکاتمان نەبوو ئەو کاتێکە زانیمان وەزع قەومەوە ئەوانە ئەیە چی بکەین چۆن ڕاکەین ئەو کە ڕامان کرد ئەو ئیتر مەیتمان ئەبینی کەوتە بوو ئەو هات مەیتێکمان ئەبینی ئەوەنەی تر ڕامانە کرد دانێترمان ئەوەنەی تر ڕامانە کرد ئەڵێ کە ئەخیرەن گەیشتین لە مەنتیقەکە دەرچوین و ئەوانە ئەڵێ من ئەو بەوی ئەوە برا ڕۆ چۆن ڕاتەکرد ئەوش بێژە بەخوا تۆ چاکە ڕاکرد ئەڵێ هەردێکیشەوە باشی ڕاوا کردو بۆ چونکە تاقەکە لەو کاتە سەرفە بێ هێز ئەو قووەتی خوا دایناوە ئەوەندە گەورەیە جاری ئەم ئینسانە عەزیمە تەمەڵی ئەکات تەمەڵی باشە جێگەی خۆی پێ هەڵناگیرێ بەخوا ناتوانم و باش کورە زانی تۆ چه هێزێکت هەیە کورە سەرزەوی هەتوانی هەموو بجوڵێنی جاری وایە کرێکاری ئەکە خۆی ئەدزێتەوە لە ئیشەکە تواناشی هەیە زای چه هێزێکی بە قۆت لەناو ئەمە هەیە کەسی ناوەڵات دەنکە خۆی ئەدزێتەوە لە زۆر شتە لە خوێندنە لە دیڕاسەیەدا طبعا مەسەلەی تەمەڵی لەگەڵ مەسەلەی هێز و توانای ئینسانە هیچ ئینسانێک نییە کەماڵی هێزەکانی بجوڵێنێ هەمووی تایە کەماڵی هێزەکان بەس نایجوڵێنێ هیچ ئینسانێکیش نییە کەماڵی هێزەکانی واز لێ هێنابێ هیچیانی نەکردبێ ئللا جۆرێک لە حەرەکە و جوڵە و ئەو هێزەی هەیە بۆیە مسائل صحة مسائل قوة مسائل جمال طبعا هیچ إنسان يقني لسر زوية خوي بيا جوان نبي وفعلا يشمو جوان طبعا إما هو تصور نكين طبعا أسل الجهانة مثلا عندي أفكاري سير لجمال إنسان دروس أبي شو إنسان خوي بو خوي يعني سبر بابلين منطقة أفريقيا وأمانة همو أفريقيا بيني ليوي بان بو هاتو تبيشو ببرد بسويت يتاويلياتو أو يبلاو جوانا يبلاي تو أنا تتخوار على قازة تو سير شيء لخوي كردو تو وايا تبيشة بس بلاي أو بري جمال واي كردو همو إنسانك خوي جورا أو شكلي كبيدا أو بري جمالي يعني دائما إنسان طبيعته هي لما استطيع جمالها هنا جر سيري خوي أكا خوي بيبا كمية تبيشة أكنا يكمرونية لسر زاوية أو بري جمال وجواني وردكاري لجوانيا نكرابه وهي نعمتي جمال نعمتي زور قورية كخوي قوري بإنسان كان هم عطا كردوه طبعا إنسان كان درج بمنا كان بس الخارج إنسان وأجريك يسيري إنسان كان كهمو إنسان كان جوانا هرشون أجر استئمة كمال طير من هبه بون كمال كوتري هبه كوتري وهي بركاني بعكس ويا يقول لحقته وزور ناشرينه كشي باريزيا تركه على أنا وزور توا وزور جوانا بوش كل خارج ويا مسيرك لو شيء لبيني خويا أنا بيان ناشرين به لو شيء خوي دائما فقيرة بدنو خريب الرجيكة تبوي رجنا بيته بلام سيرك إلا دروا إما زور باريزيا تريشي في أدين همان تشن إنسان جمالي بوشوازه طول عمري شي بهمان تشن حتى زياتر بجي زياتر فضيلته قوري رويتيك يشيت
أو نعماني كأصول نعم بسر إنسان بريتيا لو نعمتاني كدوري إنسان ينداوا لخودي إنسانا نين بلام دوري ينداوا دور أماني كدوري إنسان ينداوا زور تأثير يعني لسر إنسان بون من مال أهل خزم كاس عزة شكومندي لإنسانا باشا سخاوة كرم عشيرات لنا إنسانا كان أم تشوارشتانا كدوري إنسان أدن زور قورن بو إنسان يعني أما يكيك لفكرة كان لو أشي 100 صال بدجي مال بوبين بينما مال يكيك لأساسيات بو حياة إنسان يكيك لنعمة الزور قورة كان كأخوة يقول القرآن بخير باسي كردو وإنه لحب الخير لشديد بباشا باسي كردو أهل خزمو كسكار لدورو برتا همو إنسان إخوة عزتك معنوي داوتي أو عزة معنوية هر كسب بحدي خوي نعمتك زور قورة بسر إنسان كزليلني وعزيزة وحرة إنجا أو عشيرة أو چاکەکاری کە لە دەوروبەرەوە بۆت ئەگەڕێتەوە هەر یەکێک لە ئێمە کۆمەڵە چاکەکاری لە عشیرەت و دەوروبەرەوە بۆ ئەگەڕێتەوە هەر هەموو ئەمانش ڕەحمەت و بەزەی و فەزڵێکی گەورەی ڕەب العالەمین نعمن ئەساسیاتی نعمەتن ئیتر ماڵ ئەنواعەکانی ئەشکاڵەکانی زۆرە ئەهل بە هەمان شێواز عیزەت هەموو ئەوان هەموو ئەمانەش ئینسان چۆن دەستگیری ئەبێ هیدایەتی خوا کە هیدایەتت بدە ڕشت کە خوای گەورە بکاتە کەسێکی ڕەشید و کامڵ تەسدید خوای گەورە بەڕێی ڕێکا بدبە اینجا تەئییدی خوا تەئیدت کا بۆ ئەو کارانەی کە جێبەجێیەک هەموو ئەمانە ئەکاتە 20 صفەتی زۆر گەورە چواری ئوخڕەوی چواری نەفسانی چواری بەدەنی ئینسان چوار بە دەوری ئینسانەوە چوار لە تەوفیقی خوا تەماشای تەوفیق زۆر گەورەیە لقرآن بيروزا يكجرات وما توفيقي إلا بالله ولما أفرمون توفيق لسر أم تشوار بنما يدا أمزري خوا أجر توفيقي داي هدايتي داوي أجر توفيقي داي أو رشدي كردوي عقليتي إدارات وأواني بيداوي أجر توفيقي داي تسديدي كردوي توي خصوص الرجاك راست السديدة أجر توفيقي داي تأييدي كردوي بشتي قرتوي بويا همو أمانة بيكا وأكنا بيست يعني 5 صفتي أساسي معنى هاريكش يعني شوار أكتن 20 صفتي أساسي 20 نعمتي أساسي هاريك لنا أمانش هزاران نعمتي تي أبويا وإن تعدوا نعمة الله لا تحصوها أجر نعمتك كان يخوا بجميرا أبدا ناتوانا أو أن نعمتك كان جورا أو أن دفرا أو أن دزورا لأنه أمهم نعمتنا بريش زوريان أبينين موهوبا مثلا صحة قوة جمال طول عمره ويجد صلاة إخوتي تانية همي نعمتي خويا وبيد عطائك هندق لوانا مكتسبا بون من علم إنسان دزجيري أكا وعقلي خوي بي زيادك مجاهدة أكا وشجاعتي خوي بي زيادك ورع أكا عفتو باق داويني خوي بي زيادك همو أمانة مكتسبا أكري إنسان بكسب دزجيري خوي دروسك لوانا هندق شان توفيقاتي خويا أواني كتوفيقاتي خويا يعني بابلن موهوباتي خويا بيد عطائك لنعمتك أنا تو محاسبة ناكري لسري قط محاسبة ناكري لسر أوي أري تو بوشي لش صاغ نبوي تو بوشي دسيك نبو مثلا محاسبة ناكري لسر أمان يان بوشي تو مثلا عمر دريج نبو محاسبة ناكري وموهوي بخوايا أوان دي بيدا ومتو بلام لسر أواني كمكتسب هموين محاسبة أكري شو دنيوي بن شو أخرى شو دنيوي بن شو أخرى سبون من مال دنيوية هیچ کار و کەسابەت ناکەم دانیشتوم هیچ جوڵە و حرەکەیەکم نییە هیچ ماڵیشم بەدەستەوە نییە کە هیچ ماڵم بەدەستەوە نییە ئایا من محاسبە ئەکرێم لەسەری یا محاسبە ناکرێم لەسەری کە من هیچم دەستگیر نەکرد و هیچم پێیان نەکردووە لە ژیانم کە مەفروض وها بوو من یەکێک بووم لەو کەسانەی کە ماڵ پێیاکەم و عەتاکەم و ببەخشم پەیام نەکرد و دانیشتم لەسەر ئەمانەی کە دەسی ئینسانی تیا و مکتەسەبە هەموویان تۆ گوناهباری سەواء دنیاوی بێ یا دینی بێ ئەگەر جوهدی بۆ نەکەیت و خۆتی بۆ دروست نەکەی ئەو نعمەتانش کە مەوهوبی خوان تۆ لەسەری مکەلەفنی و لەسەری محاسبە ناکری بزانە هەموو ئەو نعمەتانەی کە خوا بە تۆی عەتاءەکە هەمووی هاوکارە بۆ تۆ معاوینە بۆ تۆ بۆی ئاخرەتی پێ بکڕی هەموو ئەو نعمەتانە ئەتگەێنێ بە سەعادەتی ئاخرەت ئیتر هەر یەکە بە شێواز و هەر یەکە بە جۆرێک
هەموو ئینسانەکان ئەبنە دوو بەشەوە، هەمانە تالیبی خەیرە، هەمانە هاریبی شەڕە، هەمانە ئیتر شەڕی لە خۆیان نەهێشت و پەلاماری خەیری زۆر ئەدا، هەیە هێشتا لە موجاهدایە و لە شەڕەکان ڕائەکە. هەموو خێرات لەسەر زەویە ڕەحمەتی خوا لە ڕاغب بێ ئەفەرمێ تەقسیم کردوون بە سێ بەشەوە، وتومە سێ جۆر خەیر هەیە لەسەر زەویە. یا خەیرێک کە مؤثرة لذاتها، خۆی بۆ خۆی خەیرە لە خودی خۆیە، یان مؤثرة لغیرها، خۆی بۆ خۆی خەیر نییە بەڵام بۆ غیری خۆی خەیرە، یا هەنێ جار لە خۆیان خەیرە و هەنێ جار لە غیری خۆیە. ئەفەرمێ ئەوەی کە لە خودی خۆیان چاکەیە و خەیرە، هەموو ئەو سەعادەتانن کە لە ئوخڕەویە لە ئاخرەتە دەست ئەکەوێ، هەموو ئەو خۆشبەختیانن کە بەهۆی نەفستەوە دەست دەکەوێ، هەموو ئەخلاقێکی بەرز لە نەفسی تۆیە، تۆ گەورەتر ئەکە لە خودی خۆشیان شتەکان باشە، لە خودی خۆیان عیلم باشە، لە خودی خۆیان مەسەلەن مجاهدە باشە، وەرع باشە، هەموو ئەمانە باشن، ئینساف باشە. هەندێک نیعەمی ترمان هەیە هیچ بۆ خۆی سوودی نییە، بۆ شتی تر سوودی، وەکو نیعمەتی ماڵ. یعنی کەسێ وا بزانێن ماڵ ئیتر تەواو هەموو شتێکە، ماڵ چییە؟ کاغەزێک، هیچ نافعێکی ذاتی نییە، حتى ئاڵتون نافعێکی ذاتی نییە، خۆی بۆ خۆی چییە؟ وەکو بەردێک وایە، هیچ فەرقی نییە، وەکو مادەیەکی تری سائیل و ئاو هەیە. بەڵام لەبەرەوەی بووەتە قیمەت بۆ شتەکان کە بوو مؤثرە لغیریه، بۆ غیری خۆی سوود ئەگەیەنێ، لە خودی خۆیان سوود ناگەیەنێ، لە غیری خۆیان سوود ئەگەیەنێ. وەکو عەدالەت نییە، عەدالەت لە خودی خۆتا ئینسان هەیبێ سوودی پێ ئەگەیەنێ، بەڵام ماڵ لە خودی خۆیان با وجودی هەبێ، با زۆریش بێ، کاتێ لەناو سنووقێکا و داخراوە هیچ سوودێکی نییە، کاتێ ئیسفادە هەیە کە غیری خۆی سوودی لێ وەرەگرێت. ئەفەرمێ هەندێک نیعەمەتیش هەن کە هەندێک جار باشن، هەندێک جار خراپن، هەندێک جار لە خودی خۆیان چاکە، هەندێک جار بۆ غیری خۆی باش. وەکو سیحەت لە خودی خۆیان زۆر باش، بۆ غیری خۆشی هەر باشە، بەڵام ئەگەر بێت و لە خەیرە بەکاری بێنی، ئەگەر لە خەیرە بەکاری نەهێنی، خودی ئەو سیحەتە لە شتاقیە لە ذاتی خۆیان کە باشەیە ئەبێتە خراپ. کە بۆ هەندێک لە نیعمەتەکان ئەگەر چی خەیریش بن لە خودی خۆیانە، ئەکرێ ئینسان خەیرەکەیان بگۆڕێ بەرەو شەڕ. ئەفەرمێ هەموو شەڕەکانیش لە ئینسانە، یا با بڵێن لە بوونەوەرە هەر هەمووی ئەگەر ورد کەیتەوە سێ جۆر خەیر و سێ جۆر شەڕ، شەڕەکان بریتە لە ضار و قەبیح و مؤلم، هەیانە زەرر ئەدا، هەیانە خۆی ناشینە، هەیانە ئازار ئەگەیەنێ بە بەرامبەرەکە، هەیانە لە خەیراتەکانیشان نافعە، هەیانە جوانە، هەیانە لەزەتیشی هەیە. هەموو یەکێکیش لەمانە ئەفەرمێ وردەکاری هەیە، ئەویش هەمویان مطلق و مقەیەدیان هەیە و تەفسیلاتی زۆر بە تەفسیل هەمویان باس ئەکە، دواتریەتەوە سەریان بۆیە لێرە تەفسیلی نادەوێت بە سەریاتی ئەپەڕ. هەموو ئەوانەی کە تۆ لە دەوروبەرتا هەن لە نیعمەتەکانی خوا جەل جەلالوه، هەموو خەیرێک یاسایەک هەیە بیگرێتەوە، ئیتر ئینسان تێ ئەگا چۆن لا خەیرە فی خەیرٍ بەعدەه النار ولا شر في شر بعده الجنة. أما ياساك كبيغمري خوا صلى الله عليه وسلم دا رشتوا كالراغب أفرمي فرمايشتا ولكتب حديث وأنا نهاتوا اختلافات وقصي زوري علماء لسر. لا خير في خير بعده النار، حرشي أوشي كخير لسر زويا أجر توي جيان بأجر هيج خير كتياني، هرشي أوي كلسر زويا بشرطي أجي أجر توي جيان ببهشت أو برا یان ئاخێنراوە بەچی بە چاکە مادام تۆی گەیانوەتە ئەوێ شەڕ نییە، مادام کەوابوو شەڕ نییە لە شەڕێکە تۆ بگەێنێ بە بەهشت، خێر نییە لە خێرێکە تۆ بگەێنێ بە دۆزەخ. ئەمەش وردەکاری نیعمەتەکان هەر هەمووی بۆمان دەرئەکەوێ، بەڵام لە کۆی گشتیە ئێمەی عەبد، ئێمەی ئینسان کە ئەمانەوێ خوا ناسی بکەین، کە ئەمانەوێ دینداری بکەین، کە ئەمانەوێ تاعەت بکەین، ئەبێ خۆمان بناسین، کە خۆمان ئەناسین ئەبێ سەیری نیعمەتەکان بکەین، بۆی خالقی خۆمان بناسین، لە نیعمەتەکانەوە الله جل جلاله بناسین. ناسینی الله بەهۆی نیعمەتەکانتەوەیە. ئەی ئەو کەسەی خۆت بە شکستە و شکا و ئەزانی نیعمەتەکانی خوا بەسەر خۆتەوە بژمێرە، اینجا ئەزانی چەندێ سەربەرزی. هەر یەکێک لە ئێمە ئەگەر بێت و نیعمەتەکانی خوا بژمێرێ بەسەر خۆیەوە، لەوە ئەچێ نەخۆشیەک ببینێ و دەیان ساغی لە پاڵیا ببینێ، لەوە ئەچێ جەهلێ ببینێ و دەیان عیلم لە پەنایا ببینێ، لەوە ئەچێ نائارامیەک ببینێ و هەزاران ئارامی لە ژیانە لە پەنایا ببینێ. بۆیە ئینسان مکەلەفە بەوەی نیعمەتەکان تاک تاک بەسەر خۆیەوە بژمێرێ، هەتاوەکو تێبگا ئەو بۆ شتێکی تایبەت هاتووەتە سەر ئەم زەویە، هاتووە لێرە ئێرە ئاوەدان کاتەوە، هاتووە لێرە فەرمانی خوا جەل جەلاله جێبەجێکە، هاتووەتە ئەم سەر زەویە کە بتوانێ
رب العالمين لخوي الرازي بك سعادتي أخروي بدزبن سعادتي أخروي بكسك أدريك سعادتي دنيوي دزجير به حتى وكو سعادتي دنيوي بكاملي دزجير نبي سعادتي أخروي دزجير نبي لو شي إنسان بلا جاري وهاي لجيانا أخلى الزحمتيام أو الزحمتية أجر شر به لا شر ما دام لدواي وبهشته بشر حساب ناكري ما دام توبر وأقاري خواناسي ودينداري أبا فقيري بو هندك مان خير وبركتي خويا لسر زوي نخوشي بو هندك مان خير وبركتي خويا لسر زوي بنعمة حسابك ري تصورك نخوشي أسأل وسيلة لا إما بلين والله كاكا شو النعمة بالنسبة منه نعمة نية بالنسبة كوي إنسانيته نخوشي نعمته مردن أزانا قم مردن نبويا ما يجير ما نخوات شي ما بكرده يسا سرزوي بربو لمروفي بيكار مروفي أبويا بخيوت كرده بويا همو أوانش كلا نظري إما بشر أنا بيشتا وخيرك مكنوني تيال أم كلماتاني راغبي أصفهاني إما وهالي أكا كبراسي بتشاوكي ورد بخوم أنا بخشين تايبد لسرتاي أم صال النويمانو أم همو نعمتي خوا بسرمانو أي أما تشي ما نكردو بخوا تشي ما نكردو أبو أوي أم رب العالمين عظيم لخوم الرازي كين كأم همو نعمتي ببي حد حساب بأيما عطا كردو أما نوي تشي بكين لم صال النويا تابتواني رب العالمين لخوم الرازي بكين تابتواني المروفيكي كامل درچين شكو هدفي قوري راغبي أصفهاني أويا أفرمي أم كلماتانا تنهب ومسلمان أغنية على بو مروف كمروفيكي كامل چون درأتي أبي إلا سيري خوي كاتو أم نعمة جوانانا بسر خوي وببيني تاوكو تيبقى خاوني نعمة كان كين وتيبقى چون شكري خاوني نعمة كانك خوي جان داوى اللي أكين بناوي جوانة بصفتي برزة باسمي عظمت درقا كاني خير بسر ما نبكر ويا أكرم الأكرم خوي لد أبارينا ولد ألالينا وبرحمته بزي خود لسرجم قناها كان ما مبورة قناهاني بأشكرا كردو ما نعفو منك قناهاني بپنهان كردو ما نعفو منك قناهاني نمان زاني كرد ما نعفو منك قناهاني زاني ما نزياد الروي من كرد خوي عفو منك يا إلهي داوالي أكين أم صالي بسر ما نادي بكر باشترين صالكاني جيان من لطاعت وعبدايتيا بكر باشترين صالكاني جيان من لرزق وروزي ودنيا داريدا خويا أم صالاني بسر ما ناديت بكر باشترين صالكاني جيان من لنزيك بونا ولا تويا لخوشويستي دربرين بو تويا يا إلهي أجر شيء ما جناهي زور من كرد بيو خجالتي بردم ديواني توبو بين بلان بخوا يا إلهي قد ملجي رمى لقلتو يا أنا كردوا همو كاتي أجر جناهيش من كرد بي شرم من لتو كرد تو من خوش ويستوا دا يا إلهي تو خاوني همو نعمتكاني إما بنعمتكاني تو جناه من كرد عفو منك بزي بسر ما ببارينا ليه من خوش با برز من كر ولا يخوت لعليين نوم من تومارك لنوع عليين باس منك يا إلهي بخوا إما قرفت من زورا همو قرفت كان من برزكين وبلايتو يا إلهي أو من بحال ومال مال دارك أو من بمنال منالي بعطاك أو من بمنال منالي صالحك أو من آرام آرامك يا إلهي أو من ضلينا آرام آرامك أو من مالنا آرام آرامك إلهي داول لي أكين برحمته بزي خوت شفاء ما مبنيرة نخوشيان بيمان زاني ويا بيمان نزاني وشفاء ما مبنيرة نخوشي مادي ومعنوي يا إلهي شفاء ما مبنيرة يا إلهي داول لي أكين رزقي حلال من زيادك توشي حرام من مكة قرز كان من بو بدروا سر من برز كلم دنيا سر من برز كلو دنيا يا أكرم الأكرمين خواجان داول لي أكين بناوي جوان بصفتي برزة باسم عظمت دا مزرو من كلسر دين داري من لسر طاعت من لسر عبداتي من لسر خواناسي من بمن بخش يا رب العالمين بمن بخش يا أكرم الأكرمين خواجان داول لي أكين بقوري خوت برحمتي خوت دعا كان من قبولك صلاوي إما بقينا بيغمبر صلى الله عليه وسلم يك نوم من لخزمتي أبينا يا إلهي اشتياقي ضلي إما بيبقينا محبتي ناخي إما بيبقينا يا إلهي داول لي أكين بقوري خوت برحمتي خوت إيمان ودين داري لدل ما ناشيرينك يا إلهي داول لي أكين بكرمي خوت بقوري خوت داما مزين لسر أمدينة داما مزين لسر طاعد لسر عبداتي يا إلهي داول لي أكين قناها كان لبيشتاو من ناشيرينك دور من خير ولا قناها كان يا رب العالمين قوزاونا وقناها كان من مكة يا أكرم الأكرمين
دڵمان ساخکەرەوە بۆ خۆت دڵمان سافکەرەوە بۆ خۆت لێمان ڕازی بە یا رب العالمین قبولمان کە یا رب العالمین بەزەی بەسەرمانە ببارێنە یا ئەکرەم الئەکرەمین خوای گیان ئێمە لەبەر خاتی تۆ لەم شوێنە کۆبووینەوە ئێمە کە لێرەین ئەو دۆستانەی کە سیرمانەکەن و متابعەمانەکەن یا ئیلاهی داوات لێ ئەکەین لە گوناهی هەمومان ببورە دوعای هەمومان قبول کە سەرمان بەرز کە یا رب العالمین بمان گێڕە لەو عەبدانەی کە لە ساحەی مەحشەرە عەفوی خۆت بەسەریانە ئەبارێنی بمان گێڕە لەو عەبدانەی لەژێر سێبەری ئاڵای پێغەمبەرە صلی الله عليه وسلم حەشریان ئەکەی بمان گێڕە لەو عەبدانەی بەر شەفاعەتی پێغەمبەریان ئەخەی صلی الله عليه وسلم یا ئیلاهی ڕزوانی خۆت بەسەر ئەصحابە ببارێنە هەر هەمویان بەبێ جیاوازی ڕەحمەت و بەزەی خۆت بەسەر عولەما و ئەولیای ئەم ئومەتا ببارێنە یا ئیلاهی ئەم عەبدانە کە ڕوو ئەکەنە ماڵەکانی تۆ یا ئیلاهی ئەم عەبدانە کە دڵیان لە لای تۆیە دەستی دوعایان بۆ لای تۆ بەرزە ڕکوع لە پێناوی تۆیە ئەبن سوژدە لە بەردەم تۆیە ئەبن بەخوا پەروەردگارە زۆر کات ناتوان حاجەکانیان بڵێن شەرم ئەکەن یا ئیلاهی تۆ خۆت ئاگات لە دڵەکانە ئەوەی بۆ دین و ژینمان باشە پێمان عەتاکە آمين آمين والحمد لله رب العالمين وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا أبدا إلى يوم الدين خواهي قورا لقناهي مني شوئ وجبوري خواهي من قبولك خواهي قورا أم صالة نويك بسر مانا دي بكاتا باشترين صالك لجيان مانا همو لا موفق بنو خالة راضي